فەقیر ئەو کەسەیە کە مەسەلەن بۆ نمونە لە ڕۆژێکە ئەم کابرایە 10,000 گەرەکە بۆ مەسروف ماڵ، بەڵام ئەم کابرا 2,000 هەیە، یعنی حەز زۆر حاڵی خراپە، ئەمە فەقیرە، دەرەجە یەک ئەبێ بدرێ بەوە. دەرەجەی 2 مسکین، خوای تەعالا فەرمێ والمەساکین. مەساکین کێیە؟ مەساکین کابرایە لە ڕۆژەکە 10,000 گەرەکە بۆ مەسروف، بەڵام ئەم هەشتی هەیە، یعنی باشە حاڵتر تقریبا، بەڵام پێی ئەشێ زەکاتی بەیتێ. والعاملین عەلەیها، ئەوانەی کە کرێکارن مۆزەفن لەسەر دەستگای زەکات، یعنی ئەگەر دەستگایەکی زەکات کرایەوە حکوومەت کردیەوەی لە داهاتووە، ئەو دەستگای زەکاتە ئەگەر بڕێ مۆزەفی لەسەر تەعین بوو، ئەو مۆزەفانە ئەتوانرێ هەر لە پارەی زەکاتەکە بە ئەوان معاشەکەیان لەسەر پارەی زەکات بێ. والمؤلفة قلوبهم، کەسانێک هەن مؤلفة قلوبهم، مؤلفة قلوب يعني دڵڕاگیراو. بۆ نمونە یعنی ئەلم ماوە خوشکێ مامۆسایەک لە منتقەی ڕانیوەمانە تەلەفۆنی بۆ کردم، وتی ئافرەتێکێ ئاوە مثلا لە دیانەتێکی تری غەیری ئیسلامە، ئیتر مثلا دیانەتی تری غەیری ئیسلام هەیە، یعنی ئەوانەی لای خۆمان هەیە لە شوێنەکان تر هەیە، ئەمە شووی کردووە مسلمان بووە، شووی کردووەتە مسلمانێک، بەڵام محارەبە ئەکرێ کە سوکارەکەی محارەبەیەکەن، حتى تەنانەت ماڵی خەزوڕانیشی محارەبەیەکەن، یعنی چونکە ئەڵێن حەزیان نەکردە کوڕەکەیان مەسە ئەوە بخوازێ. ئیتر خەڵک سبحان الله بڕیە سیفاتێ لە بەشەرە، یعنی حەقە ئێمە ئەگەر کەسێک بووە مسلمان حەقە کە سوکارمان هاندەین بڕوا یعنی بیخوازێ، بۆ ئەوەی یعنی ئەو مسلمانە لە ڕاستیە شانازیە، جێی شانازیە، بەڵام ئیتر هەنیە تەبیعەت هەیە قبولی ناکە، ئەوانش محارەبەیەکەن، یعنی ئەم کوڕ و کچە کە تازە زاوان فەقیرانە کەوتنەتە محارەبەیەکی زۆر ڕاستە معاشیەیە کوڕەکە، بەس وەزعی زۆر خراپە، ئەمە بەری ئەماکەوێ دڵی ڕاگیری، یعنی دڵی ڕاگیرکەی، دڵی ئەو کەسانەی کەوا بوونەتە مسلمان تازە دڵیان لەسەر ئیسلام سابت بێ، حتا ئەگەر هەشیان بێ تۆ بڕێتریان پێ بدەی بۆ ئەوەی زیاتر دڵیان دامەزرێ. مەسەڵەن کابرا هەیەی معاشەکەی بەشێکە، بەس ها لە خانووی کرێیە، ئەگەر مسلمانان بتوانن خانوویەکی بۆ بکەن بۆ خۆی هەر دروستە، ئەوە شتێکی باشە. وفي الرقاب، في الرقاب ئەمە کۆیلە بوو جاران لە پێشی ئیسلام کۆیلە هەبووە، ئیسلام کە هات نظامی کۆیلایەتی پێ پەسەند نەبوو ئیسلام و پێشی خۆش نەبوو، بەڵام یەکسەریش نەئەکرا هەمووی لابرێت، بۆ یەکتر ئیسلام هانێدا مەسەن ئەنواع و ئەشکال ڕێگایە دۆزیەوە بۆ ئەوانە ئازاد بن. یەکێ لەو ڕێگایانە ئەوەیە کە پارەی زەکات حکوومەت بڕێدابین کە عەبدی پێ ئازادکە بۆ ئەوەی خەڵ لە کۆیلایەتی دەرچێ. والغارمین، قەرزار، ئەوانەی کە قەرزارن، یعنی کابرا قەرزارە دروستە زەکاتی پێ بدرێ، با خۆیشی مەسەلەن معاشەکەیشی بەشیشی بکە، سەرزەلامەیە معاشەکەی بەشێکە، مەسەلەن پۆلیسە پێشمەرگەیە، مەسەلەن معاشەکەی باشە بەشێکە، یعنی بەڵام لەو لاوە کابرا قەرزارە، خانوویەکی کردو 2 دەفتەر قەرزە، حتا مەگەر بڵێم چی ئازروف وابێ تازە ناتوانێ بیداتەوە، دروستە تو بیدەیتە یارمەتی بدەی، حتا دروستە باوکوشی بیدا پێی، حتا دروستە باوکی قەرزەکەی بۆ بداتەوە، ئەوە مهمە. وفي سبيل الله، ولا ڕێگای خوایە، یەکێکی تر لەوانەی کە زەکات دروستە پیان بدرێت في سبيل الله، حوتەمیان في سبيل الله. في سبيل الله لە ڕاستیە ئەمە جاران لە زەمان پێغەمبەر صلی الله عليه وسلم مەبەست پێی مجاهید بووە، ئەو کەسەی کە خەباتگێڕە معاشی لەلایەن حکومەتەوە نییە، کابرا ئەڕوات دیفاعەکە لە دینی و لە خاک و نیشتمانی معاشی نییە لەلایەن حکومەتەوە بەشی بکە، یان معاشی هەیە بەس بەشی ناکە، ئەم خەباتگێڕە ئەم مجاهیدە دروستە زەکاتی پێ بدرێت بۆ ئەوەی ماڵ و مناڵی محتاج نەبن، چونکە ئەم سێنگی خۆی خستۆتە بەردەم گولە. ئەمە لە ڕاستیە ئەو کەسەش دروستە زەکاتی پێ بدرێت، بەڵام ئێستا لەم زروفە ئەمە بڕێ خشتی تری تێکەڵ کراوە،
برشتي تري تيكل كراوه بو نمونه لحديث هاتوا في سبيل الله بو حجش وكارتي مثلا جنوبياويكن ناوێن دەرچووە بۆ حەج زۆر محتاج ناوێن دەرچووە بۆ حەج و ئیتر لەوە چەجارێتتر ناوێن دەرنەچێت و قەت و پارەیانش نییە بڕۆن یا پیاوێکە یان ژنێکە ئەمە ئایا ئەتوانی پارەی زەکاتی بدەیت بڕا بۆ حەج بەڵێ بە پێی ئەم ئاەتە ئەتوانی هەندی عولەمایش ئەڵێن ئەمە طالب العلمیش ئەگەیەنێت ئەڵێ کەسێک ئەگەر لە پێناو خۆیان بخوێنێت یعنی في سبيل الله مثلا بۆ نمونە بخوێنێ لەبەر خاتر خوا علوم شەرعی بخوێنێ بۆ ئەوەی یان علومیەک بخوێنێ بۆ خاک و نیشتمان و وڵات چاک بێ بۆ نمونە کەسێک ڕۆیشتووە بۆ وڵاتێک علمێکی ضرور بێنێتەوە ئەویش دروستە ئەڵێن هەندێک عولەما ئەڵێن دروستە و هەروەها کاری هەندێک کاری دەعەوی بۆ نمونە دەستگایەکی قورئان هەیە خەڵک فێر قورئانەکە ئەم دەستگایە لە حاڵەت ضرورە ئەگەر ئەو بەشەکانتر نەبوو ئەتوانرێ بدرێتە ئەمەش یان ئەگەر ئەو فرە حاڵی خراپ بوو ئەو دەستگایە دائەخریا لەبەر خاتر ئەوەی کەوا کاریان نییە دروستە بۆ ئەوەی مناڵەکانمان فێر قورئان بن بەڵام ئەمە ئێستا هەندێک کەناڵ هەیە تێن داوای پارەی زەکات دەکەن کەناڵی مەسەڵەن تەلەڤیزۆنی و ئەمانە لە ڕاستیە ئەمە حتى ئەو بەشەکانتر وێسیاوی حەقیقەت ئەم بەشە من قەنەعەتم وایە یعنی خێری تری پێ بکە کەناڵی قورئان بڵاو کاتەوە شتی باش بڵاو هەتا ئەتوانێت ئینسان داعمی بکا و خێری پێ بکە بەڵام زەکات تۆ لەولاوە خەڵک لە برسان بردی بێ من بڕۆم بیدەم بە ئەو تۆزێک زەحمەتە بۆیە ئەبێت تۆزێ ئینسان ئاگادار بێ و ئاخر شتیش خوای تەعالا فەرمێ وەبن السەبیل یا وەبنی السەبیل ئایەتەکە وایە ابن السبيل كي كدروس الزكاة في بدري أو كسية كالريبوارة لمال خوي دابراوة وبال مالي خوشا دولة من بي بس لولاتي خوي أبي سيس كما أم حاليا چونك يصح حوالة هي أم حوالة زور شتي آسان كردو بس لو أنا شرو بدا لو أنا زلامة دا ببري نحوالة ونموالة حيش لك يدفريها دروسة تو زكاتي في بدي بو يبقى تولاتي خوي يعني هتا أقات تولاتي خوي